سڵاوتان لێبێ بەڕێزان. ئێرە کەرکووکە ئەو شارەی کە بە نەوتە زۆرەکەی و بە ئەو پترۆڵەی کە لە ژێر خاکایەتی ئەناسرێتەوە. داهاتی زەبەلاحی کەرکووک یەکێکە لەو داهاتە گەورانی کە بژێوی خەڵکی عێراقی لەسرە. دەمەوێت پرسیار لە هاوڵاتیانی کەرکووک بکەم بزانم تا چەند ئەم داهاتە زەبەلاحی کەرکووک بۆ خزمەتی ناو کەرکووک و خەڵکی کەرکووکەکانی ئەم شارە بەکارهاتووە. ئایا ئەم داهاتەی کەرکووک ئەگەر خزمەتی ئێرە پێ ناکرێت بۆ کوێ ڕات؟ قسە لەگەڵ هاوڵاتیانەکەم ئێوەش بینەی وەڵامەکانیان بن بزانم داهاتی کەرکووک تا چەند خزمەتی ناو کەرکووکی پێکرێت. فەرموو. خۆی گەبێ زەرورە دەنگدان گەبێ دەنگ بدرێ بەس کاکە کابرا ئیسە چیت هەر کەسێ هەڵە بژێریێتر چێرە وەکو جارە دوابێ خەڵکی کوردی کەرکووک بەعام مەخدورە ئەگرێ ئاولێ ئەم مەسئولە ئاوری لە شاری کەرکووک بدەنەوە سەرۆکێ لە بەغاو بۆ نەجەف کەربەلا 7 ملیۆن بەس مەسرفەکەی بێ چی سەرۆکێ بێ. خەڵک سزای ئەو ئەوانەدا کە نەیانتوانی خزمەتی خەڵک بکەن. چۆن سزایان نادا؟ چۆن سزایان نادا؟ خوا بانگێشەی هەڵبژاردن بە خەڵکەوە دیارە؟ گەنداڵەکان ئەوە زۆرە ینی غەرق بووین بان سەر ئینەکانی فەقیرەکانی داوە فەقیرەکان کەوتنە بنەوە. لە دوای بەسرە بەشێک لە عێراق لەسەر داهاتی کەرکووکەوەندە زۆر. ئەم داهاتە زۆرەی کەرکووک و خاکی کەرکووکیەکان و ژێرزەوی کەرکووک تا چەند خزمەتی ناو کەرکووک و خەڵکی ناو کەرکووکی پێکرا؟ وڵای برا هیچ خزمەتێکی بۆ کەرکووک نەکراوە بەس بۆ منتیقە عەرەبیەکان کراوە بۆ لا بەس بۆ منتیقە کوردەکان دوای 16 ئۆکتۆبەرەوەی چی بۆ نەکراوە نەکراوە. ئەوەتانێ بە پەرلەمانتارەکان ئەڵێ بازە کۆڵانێکی هەسەب نەکراوە پێیان ئەڵێ هەسەبشی ناکەم بۆت هەر بە قسە بۆتە ئەڵم بۆتەکەن و هیچ بۆ ناکەن. داهاتەکە بۆ خزمەتی کەرکووک داهاتی بۆ عێراق کشتی ساکە بۆ ئەو منتیقەی لە بڵێن ئەو بەری جسرەوە ئەو داهاتی خەڵک بۆ خزمەت گوزارەکەی وەیە مەحافزە بۆ وەیەکە نوێنەرە کوردیەکان ئیشیان چی ئەگەر دیفاع نەکەنەوە؟ نوێنەری کورد چیەکە لێرێ ساکەوە تا لێراکەن هەمویان چیت بۆگە ئەوە تا خەڵک بێزارە لەم ژیانەکە بێزار ئەوتانێ وەرەقاوتانێ 100 و نابۆتە 16 دام 1000 کاکە چیت بۆگە بازارەکە و بازارەکەی بینێ بازار بینیەوە بازار هەر نەماوە خراپە بازار دارێ کاکە ئەو موچەیش نادا بوو چ بە 4 ڕۆژارێ 50 ڕۆژاری ئەمە کەی بجدانە نادرێت. باشە ئێستا جەنابەت ماڵ و منداڵت هەیە وایە خزمەتی ماڵ و منداڵی خۆچیت پێ بکەی پێ مرتاح نابی پێ دڵخۆش نابی ئەمانە بۆ نایانەوە خزمەتی ناو کەرکووک پن تا خەڵکی کەرکووک لێیان ڕازی بێ. وڵی برای ساکە ناکری ساکە چی کراوە بۆژان ئەو شارەوەتانە هیچ خزمەت گوزاریکی نەماوەە جارانەوە بە کرا جاران کەمێکرا هیچ کەسێکی دڵسۆزی نییە ئەم کەرکووکە کەسێ نییە کێ بۆی بکات دڵسۆزی نییە کێ بۆیکە هەر کەسێ بە ئەڵێ هەر خۆم و خۆم کەسێکی وانە کەواتە ئێستاوە بەرەو هەڵبژاردن نەچین تا چەند زەرورە خەڵکی کەرکووک تەجروبەی لەمانەی پێشوەرگرت بێ خەڵکی دیندار و پاک هەڵبژێرێ زەمیر زیندوو هەڵبژێرە تا ویژدانە بتوانێت خزمەتی خەڵکی کەرکووک با خەمیان بخوان. وڵای برایتر خەڵکی ساکە گەبێت تێگەیشتوی سە خەڵک وەکو جارانی ئێستا خەڵک تێگەیشتوی تر خەڵک هەر کەسێکی گەرەک بێ چێکی مەزبوط هەڵبژێرێ بەمە ئەیزانمانە خەڵک لێ بووێت وڵی ساق بە خەڵکیش نازانم خەڵک سە دەنگ بدا دەنگ نەدا نازانی ئێستا خەڵکی دوودڵ بووە تۆزێ خەڵک حەچی دێت زەرورە هەر بەشداری هەڵبژاردن بکەن لەبەر ڕێژەی کورد. بەڵێ خۆی گەبێ زەرورە دەنگدان گەبێ دەنگ بدرێ بەس کاکە کابرا ئیسە چیت هەر کەسێ هەڵە بژێریێتر چێرە وەکو جارە دوابێ هەر وەکو بەڵێ ئەم داهاتە زۆرەی کەرکووک تۆ کەرکووکی تا چەند خزمەتی خەڵکی کەرکووک و ناو کەرکووک و خزمەت گوزاری بۆ کەرکووک پێ هیچ نەکراوە ئەم نەوتە زۆرە دێوە ڕوا نازانین چی با و چیە سەرفێکا و چی خوا یعنی ئەو هەموو داهاتە هەیە لە کەرکووکە نەتوانراوە خزمەتی خەڵک هیچ نەکراوە کەرکووک فەرمەوە حاڵ کەرکووکە یەک کەسێ وا نەهاتووە بێتە سەر کەرکووک بزان چی گەرەکە چی ناگەرەکە کەسیان نین نایەنە ناو خەڵک بە هیچ جۆرێ. ئەی چی لێ دێم هەموو نەوتەی کەرکووک بۆ کوێ ڕوا؟ وڵای برا بۆ شۆ ڕوا غێر من نەیبم خۆ من نایبم. باشە ئەوانەی کە بەرپرسن لەم شتە هەمیشە لێ نێمە خزمەتی خەڵکی کەرکووک نەکراوە هیچ جۆرێ هیچ نەکراوە خەڵکی کەرکووک خەڵکەکەی کوردەکەی نەبێ ئامادە بۆ دەنگدان حەزەکەم بڕۆن خەڵکان نەدەین بڕۆن دەنگ بدەن ئەبەر بۆ ڕێژەی کورد بڵێ زۆری کەس هەیە ئەڵێ دەنگ نادەم
ئینسان هەمیشە خەڵک تەژێ بکاکەوە دەنگ بدە بکرین بەڵێ دەرجع گەرە بگرێ بۆ حاڵی کورد و زۆر خۆشە بێ بۆی زۆرینەی کورد لێرە بسابت بکەن ڕەحمەت لێ بێ خۆی لە هەموو شارێکە کەرکووک یەکەمە هیچ مەسلەی دەنگدانە بێ هەموو ناکۆکیەکان بخەینە ئەولاوە بەشداری دەنگدان ئێمە حەقمان نییە لەوەی ناکۆکی بێیان شتێ بێ ئێمە گوێرەی خۆم دەنگەدەم یاو ڕاست بڵێ بەس تا چەند گرنگە بۆ دەنگدان خەڵک تەجروبەیە گرتوێ لەوانەی پێشوو کەسی پاک و دیندار و بەڕەوشت و زەمیر زیندوو هەڵبژێرەوە دەنگ پێ بەڵێ گرنگە زۆر گرنگە ئەو شتە بەڵێ زۆر گرنگ ئەو کزەلامە خۆی خەڵکی ناو کەرکووک بێ و خزمەتی خەڵکی ناو خەمی ئەوە بخوات کە خزمەتی خەڵک بەڵێ ئەوە زۆر زەرورە بۆ ملەتی کورد زۆر زەرورەوە دەنگدان بۆ یەکێکی وا هەڵبژێرن خواناز بێ بەڵێ ئیش بکە یان نە ئەحمالت کە و کە ئەو کاتی دەنگ بدا و کە بڵێ تەلەفۆنم بۆ بکە و مۆبایلە ئەمانەی خۆمان پێش و گشتی قفڵی کرد و ڕۆی پێشەوەی دەنگەکە بدەی بیر لەوە بکەرەوە بزانە تەجروبەی پێشوو چۆن بووە اینجا دەنگ دە بۆ کەس پێشوو بە عمل نهات یەک کەسیان هیچیان نەکرد حەق کەرکووک فەرمەوە حەق کەرکووک ئەوە تا فەرمووسێت سێ شارەعەکەمان کە باران بێ ئیرە بێتە لافاو بەڵێ ئەیدا بێتە لافا خۆمان سەبمان کردە ئێستا وەکو وڵاتانی قەتەروانە شارەکانی بدرۆشایەتەوە ئەوەن داهاتەی ئەوەنە کەرکووک غێر ئەیکەنە گیرفانیان و کوردش بە هەر بۆ خۆی دادەژێتە بووە ئەم نەوتە زۆرەی کەرکووک تا چەند خزمەت گوزاری و خزمەتی خەڵکی پێکراوە بۆ کەرکووک والله برازم من یاکم پێشەکە حەز ناکەم قسەش بکەم بە ڕاستی هەر تەجروبەی خۆتمان بۆ باس کرد والله تا چەند خزمەتی خەڵکی پێکراوە والله بڵێم لە 180 خزمەتی خەڵکی پێکراوە زۆر باشەوە هیچ عیبی نییە ئارە والله بۆ بەشێک لە خەڵک گلەی ئەەکەن پێت وایەوە کار چی والله ئەوە کارەکەی چییە نازانم هەرکە بیر و بۆچین خۆیە هەیە بە ڕزقەکەی خۆی قانع نییە هەیە طموحاتی زۆرە هەیە حەسادەدە بەس ئەم حکوومەت و حزبانە ئەمانە خۆیان دەسەڵاتدارن هەرچی خۆیان بکەن ئەیکەن بەشی ملەتیاندا و خزمەتگوزاریش عیبی نییە پێت وایە کەرکووک ئەوە ئێستا جوانتر وایە لە شارەکانی تر بەهۆی ئەو داهاتە زۆری لە کەرکووکە هەیە بەڵێ کەرکووک مستەحەقە خزمەتی زۆرتر بکرێت بەڵێ خزمەتی زۆرتر لەبەرەوە ئێمە خەڵکی کوردی کەرکووک بەعام مەخدورە ئەک بێ ئاولێ ئەم مەسئولە ئاوری لە شاری کەرکووک بدەنەوە بەڕاستی بۆ بە تایبەتی بۆ هاوڵاتیان کەم دەرامەت کورد لە پێشووتری شەڕشکەنجە زۆر دڵی کورد مەخدورە ئیش نییە و پارە نییە و کار و کەسابەت کەمەوە بووە ئێستا ئێمە بڵێن بژێن ژیانەکەمان بە قوتی دەرەکەن لەم دوکانانە ئەریە وەڵا بەڵام وەکو بڵێ خەڵک هەیە نسبێکی موچە هەیە بەس بەعزێک هەیە زۆر ینی وێرانە نەخۆشیە تۆ قوتابی هەیە کرێچیە ئیتر ئیشەکە بەڕاستی کەمەوە بۆ نییە زۆر زەحمەتە قورسە لەسەر شان خەڵکەکە ژیانەکە بژێن ژیان قورسە بەرەو هەڵبژاردنە ڕۆین تا چەند گرنگە خەڵک وەکو کورد هەم بەشداری هەڵبژاردن بکە هەم دەنگ بە کەسێک بدا کە لە خواترز بێ کەسێک بێ کە زەمیری زیندووێ خەمی خەڵکی هەبێ والله برا جوانەکەم وەکو دەنگدان ئێمە هەمومان ئامادەین دەنگ دەین بۆ خاک و ئاو ئاڵاو سەر خۆمانە گەرەکمان شاری کۆکک وەک پارێزا وەک چاومان و ئەوشی وا لە سەرێتی ئەی پارێزیەوە ئەوشی وا داکۆکێکە لەگەڵ کەرکووک دڵی کوردستانە بەشتم ئەوش باشتر لە ئێمە ئەنی بیت و بۆچین بە خۆی کەوا شاری کەرکووک کۆنتترۆل بکاتەوە و ژیانی خەڵک ئاسوودە بکە و خزمەت گوزارەکەشمان زیاتر بێ انشاءالله باشە هەمومانەوەکو کورد کە کەرکووک جوانترین شارمان بێ بگەڕێتەوە سەر باوەشی کوردستان انشاءالله ئەگەڕێتەوە ئێمە هەر کوردستانیشن و ئێمە ناڕوین ئێمە شەڕ لەگەڵ کەس ناکە ئەو شەرمانش پێفرۆشە لێ قبول ناکەین ئێمە ئامادەین خزمەتی شاری کەرکووک بە هەموو پێکاتەکان بە کورد و عەرەب و تورکمان و هەموو قەڵێتێ ئەوەشی کەوا تێتە سەر شاری کەرکووک ئێمە پێشوازیەکەین سەر شامان ئەوەی خزمەت شارەکمانەکە وڵا بەزنەوە دەگەی دوو ڕۆژ سڕە بگیتان سڕێنەوە دەبەرەکەوی درەمەچی دادێگە بۆ کەرکووک ئەو نەوتە زۆری کەرکووک بۆ کوێ ڕات ئەو داهاتە زۆرە لە ناو کەرکووکە هەیە چی لێدی بۆ حزب دەسەڵاتدارەکان ڕۆ بۆی کەستر ناڕۆ ئەوەی دەسەڵات ئێ بۆیە خەڵکەکە خەڵکە بۆ خۆی هەروە ڕاتە ئەمە یشیسە نییە بەس خۆم داهاتەی خەڵکە خۆی حیزب نییە حکوومەتە وازانێ ئەو بەیم بەس بەناو ئیسلامین کەسی نەفەقیر ناسێ نە خەڵکە ناسێ هەموو بۆ گیرفان خۆیتی ئەنیسا ژیان ناڕەحەت بۆ لێرە ژیان کوا ماوە لە کەرکووکە هەر نەماوە نەمانەکەی چۆنە هەر ڕۆژی بە دەست نەفەرێکەوەدا لە کەرکووکە پێشووتر چۆن بووە وڵی پێشتر
هەروەگەی سە بەخوا هیچ فەرقێکی نییە باخوا هەر چۆن بۆ هەروە ڕۆیە نە یەکە و نە دووە و نە سێ بەخوا کامی بێ ئەو گەلۆگە خراپە دیقەتی ئەو وڵاتانی کەنداو بدەین کە نەوتیان هەیە لە دوورەوە ناسرێنەوە شارەکان ئەوەندە جوانن ئەوەندە خزمەتی و شوێنانی پێکراوە بمانی باسەوە بکەین بەس بۆ من سەیری قەتەر بکەین نەوتی قەتەر و داهاتی نەوتی قەتەر و غازی قەتەر وای کردو ئێستا قەتەر چ وڵاتێکی جوان و پێشکەوتووە ئەبوو ئیستا کەرکووکی جواب وایە ئەوەندە جوان وایە بناسرایەتەوە ئەخێ بمانە ناوان بێنین ئەوە سەرۆکەکەیان باشە خۆی سەرۆکەمان بێگانە هەر لە ناو خۆمانی باوکەکەیان باشە باوکەکەیان ئەزانێ ئەولادی چۆن بەخێوکە ئەزانێ هاوڵاتەکانی چۆن بەخێوکە ئێمە کەس نییە بەخێوکە ئەبێ بۆ خۆت بژی ینی کەسێ نییە دڵی پێت بستێ ئێستا مە سەرۆکەکەمان نەیتوانانی وەکو پێویست خزمەتی خۆرەنەوەڵە سەرۆکی چی باب ئەمی بۆ جیرفان خۆیەتی ئارەوەڵە لە سەرۆکێ لە بەغاو بۆ نەجەف کەربەلا 7 ملیۆن بەس مەسرفەکەی بێ چی سەرۆکی بێ وڵای خزمەتەکە خزمەتی حزبیە ئەتر وەکو کشی بۆتە لایەنگاری مەسەلەن هێن دەنگدانێش تێبێ ئیشەکەن مەسەلەن عەرەب بێتە سەر حکم منتقی خۆی خزمەتەکە کورد بێ منتقی خۆی خزمەتەکە هەرەوەیە مەوزوع یعنی جیاوازی هەیە لە نێوان شوێنەکانە باشن سەحالیان باش باشە ئەگەر دیقەتی وڵاتانی کەندا و بدەین ئەوانی کە نەوتیان هەیە شارەکانیان زۆر جوانە بەڵام بۆ هەست بەم جوانێ ناکەی خزمەتی کەرکووکی پێکران هی حکومەتەکان ئێمە گشتی وەختیە هیچی گشتی حزبایەتیە هیچی حکومت نییە کو حکومت کوایە بەس حیزبەکانیش دەڵێن ئێمە خزمەتی خەڵکی کەرکووکەکەین وا بانگەشەکەن حزب قەت خزمەت ناکە هەر حکومەت عینەکە بەس خۆ حکومەتی مەگەر حیزبەکان هەر دروستی ناکەن هەر خەڵکی ناو حیزبەکان نیەسنە ناو ئەو سبەی نیسەوە هەڵبژاردنە لێرە خەڵکە بێت دەنگ بدات بە حیزبەکان تا نوێنەرێکیان بچێتە ناو حکومەتەوە حزب وەک کۆمپانیا وایە هەچکە بۆ خۆی هەوڵەدا وەکو تیجارەتە تیجارەتە هەچکە بۆ خۆی ڕایە کێشێ و ئەمە حکومت نییە حکومەتە یعنی حزبایەتی نەبێ ئەی پێ دوایم داهاتە زۆرە بۆ کوێچێ بۆ حکومەتەکەی پێشوو نەجاحەتیانە یەک حزبێ بوو باشە بۆ ئەم داهاتە زۆرەی کەرکوو بۆ کوێچی ئەگەر بۆ خزمەتی کەرکووکەکان بەکارنان وڵی نازانی کێزە خۆ دەزانی بۆ شۆڕە تۆکو کەرکووکێک ئاگاداری کە بۆ کۆڕە داهاتی چێ وەکو نەوتی کەرکک و ژێرزەوی کەرکک کە خزمەتی کەرکووکی پێناگری بۆ کۆڕە نەوت وەڵی وەکو نەوت من معلوماتم لە نەوت و شت نییە نازانم وەکو هەرەوەنە معلومات داهاتی کەروو بۆ کەروک نییە بۆ کەروک نییە خەڵکی کەروک استفادە لە داهاتی کەروک ناکەن چی لێ دێ و داهاتە زەخم و زۆر و زەبەنێت داهاتە دوو لای پێ ئاوادان نەکرێتەوە بەڕاستی چی لای چی سلێمانی و چی هەولێرە و دوو شوێنی پێ ئاوادان نەکرێتەوە و جوانکاری و شارە و شتیان بۆکەن بەڕاستی کەروکەوە و خۆی وایە کەرکوو لە پێشترە بێ بۆ جارێ بۆ خۆی بەکار بێ ئەنج یارمەتی شوێنی وایە کەروک ئێستا ئەم کەرکەوە نەبووایە و ئێستا بینیوتە ئەم کەرکە هەتا ئێستا ئەوە کارەباکەی دیوا بینیوتە کارەباکەیت بینیوە هەتا ئەوە دیمەنی شاری کەروکە سەیریکە ئەمە کەروکە باشە ئێستا تەجروبە سەیری وڵاتانی کەندا بکەینەوانی کە لە ڕووی سوتەمەنیان زۆرە وەکو قەتەر وەکو هەندێک لە وڵاتانەی تر ئەوەندە جوانن ئەوەندە شارەکانیان جوانە لە دوورەوە ئەیناسیتەوە بۆ ئێرە ئەو داهاتە زەبەلاحیشی هەیە لە دوورەوە نازانی کە ئەمە شارێکە کە نەوتیتیان ئەو وڵاتانەی کە تۆ باسێکەی ئەوە سەرۆکەکەی دڵسۆزی شارەکەیە تێگەشتی دەبرات ئەوە دڵسۆزە بۆ شارەکەی خۆی مەبدەئی نییە ئەمانەی ئێستا مەبدە نین خزمەتکردن شار بکەن ئێمە سەرۆکێکی وامان نییە کە بتوانێت خزمەت سەرۆکی ئێمە کووا سەرۆک چی بتووە تایسە سەرۆک چی دەورێکی بینیوە باشە بەڵام سبەینێ هەڵبژاردنە کورد گرنگە لێرە هەموو کورد بچێەوە دەنگدان و ڕێژەی کورد بپارێزین لە کەرکووک بەس تا چەند گرنگە ئێمە تەجروبە لەوانەکانی پێشوەرگرین کەسێکی دیندار پاک خاوەن ویژدان زەمیرزین دوو
کە بتوانێت خزمەتی خەڵکات دەنگ بەوە بدرێ من لە تۆ پرسم سەرۆکی ئەمە کووردە دوای ڕژێم بەحسەوە سەرۆکی ئێمە کووردە چی دەورێکی بینیوە سەرۆک ئێمە چی دەورێکی بینیوە سەرۆکمان کە کووردە چی دەورێکی بینیوە چی ڕۆژێ چی شتێکی کردووە شوێن دەستی دیار بێ لەو سەرۆکانەی کە تێپەڕی دوایی بەعس کام لە سەرۆکانە نتوانەوە سوود لەو پۆستە ببینرێ بۆ خزمەتی لەم سەرۆکانە کە ئەو پۆستە زەبەلاحیان هەیە دەوریان بینیوە سەرۆکی وەک دکتۆر بەرهەم کە قسە ئەکا کە دێدە قسەکردن و قسە ئەکات ئەڵێ ئیتر تەواو چی کرد لە ماوەی 4 ساڵی سەرۆکایەتی خۆیان چی کرد جگە لەوە سەرۆکانی کە چیان کرد نیانتوانی خەڵک لە خۆیان ڕازی سەیراتکە خەڵک ئەمەنە بێ ئەمەلە لەو پەڕی بێ ئەمەلیاتە هیچ پرسیاری لێ مەکە لە ئەوەنە لە بێ ئەمەلە خەڵک لەبەر ئەوە تەجروبە باشترین بەڵگە نییە وایە نە تەجروبە چەند ساڵ ینی چەند ساڵ تۆ لێژە تەجروبەدانە خەڵک سزای ئەو ئەوانەدا کە نەیانتوانی خزمەتی خەڵک بکەن چۆن سزایان نادا چۆن سزایان نادا خوا بانگێشەی هەڵبژاردن بە خەڵکەوە دیارە لێرە هیچ نابینم دیارە هیچە بینی خەڵک هەڵوێستیەیە نایبینگە کورد بۆ پاراستنی ڕێژەی کورد لە کەرکووکە وەکو نەتەوە بەشداری من بەنسبەت خۆمەوەرم گرنگە بەس خەڵکەوەنە قین لە دڵە ئەوەنە داماوە خەڵک ئەوەنە زوڵم لێکراوە لەم شارەیە نایکە تاوەرە من بڵێم گرنگە بەڵێ ڕاستە پێویستە بۆ هەر بۆ کوردایەتی خۆت دەنگ بدەیت ئەنیا هیچ خزمە گوزاریە بکە نەیتوانێت کرێچێک ئازاد کە لە کرێچێت ئێبران چونکە گەندەڵێکە زۆرە ناتوانێت تهدیدێکی نیشانێکی بڵێ فڵان کەس گەندەڵە هەمووی گەندەڵە ئێستا ئێمە ئەزانین لە دوای بەسرە کەرکووکە بۆ دەوڵەمەندی بۆ نەوت داهاتە زەبەلاحەکەی کەرکووک بۆ کوێڕوە والله خوازانێ پێدەم وتم إن السمع والفؤاد والبصر أولئك كان عنك مسؤولا وكان شهيدا خزمەت گوزاری بۆ کەرکووک بەسەرمانەوە چونکە ئەم ماڵە بۆ کوێ نازانی ئەڵێ ئەچێتە ناو بەحرەوە و غەرقە بێ ینی شوێنەکەی دیار نییە ینی تووسێکی مرور زەریبەی خۆی ئەسەنێ وانە زەڕیبەش بخەینە ئەولاوە بەس داهاتی نەوتی کەرکووک زەبەلاحە زۆر و زەبەنێ دە عێراقت پێ بۆ دروستەکە ئەوەنە زۆرە وەڵی کابراوتی بەم ئومیەی خۆم ئەگەر بەس داهاتەکەی کەرکووک دەنێسمە دە عێراقی پێ دروستەکەم ئێستا دەبوو کەرکووک ئەوەندە جوان بووایە ئەوەندە خزمەت گوزاری بکرایە شارەکانی تر کەرکووکیان بەنمونە ببین نەکەر خەدریان لە دەشت و ڕێگاوبانەکان کردووە ئەگەر عمەر خوای لە ڕازی بێ ئەی فەرموو ئەگەر بێت و ئەسپێک لە شوێنە پای هەڵکەوێت نەک بە شارێک پای هەڵکەوێت عمەر لەسەری مەحاسەبەکە ئەنجاگەر مەحاسەبەی خۆی دوو ڕقابە ڕقابەی خوایی هەیە ڕقابەی بەشەریە ئەگەر هەردوو ڕقابەکە بەدی بکرێ و ئیشی لەسەر بکرێ ئەوە خەڵک هەمووی بەسوود دەبێت لەم داهاتووە خەڵکیش حکوومەتەکەی خۆی خۆشەوێ دڵسۆزە بۆی ئامادەیە قوربانیشی بۆ بە تاکید وایە خۆ ئەگەر ئەو ماڵە سەرف بکرێ معنای عدالت بەرپاتەکرێ وانە جکە سەگەی ئیمام علی خوای گەورە لە ڕازی بەسەر کاتی چۆ لای عومەر سێکی عومەر لە بەندارێکایە فەرمی ڕەحیمەکە لای عومەر عادیلتە ئەمینتە ثم نیمتە وانە ئەگەر سەرۆک وەزیران یان ڕێز جومهوری بە خۆی توانێت بۆ بێ حیمایە بناو شارە بسرێتەوە خەڵکی حیمایەکە حاج کێشەی نەپێویست وەتیارۆ دەبابە ناکە بێ حیمایەکە بەڵاموانەیە ئێستا قافڵێک ساریان لەگەڵای هەر نازانین خەڵکە لە نازان من شم نەدیوە بەڕاستی چکە لە ئاەتەکە یەکەمەوە چکە ئەم زبان و گلۆچک و چاوە لە سەما شایەت ڕۆژە قیامەت ئەڵێ خەڵکی تەعین ناکرێ بەڵام بە دەفتەرێک بە دوو دەفتەر تەعین نەکرێ ئەمە یعنی یان تەعینات هەیە بەڵام بە پارەیکەن گەنداڵەکان ئەوە زۆرە ینی غەرق بووینە بان سەر ئینەکانی فەقیرەکانی داوە فەقیرەکان کەوتنە بنەوە بێدەڵێم ئەم داهاتووی عێراق و کەرکووکە نەیتوانێت یەک کرێچێن ئازاد کە لە کرێچیری بکاتە خاوەنخان و خۆی إلا مەگەر جیایە ئەو کۆمەڵە خێرخوازیەکان کاڵەسن بە ئیشی خانوویەکەم بۆ فەقیر و هەژارێک ئەوە جیاوازە لە خەڵکی تری کۆکەن داهاتی کەرکووک لە گرفان ملتووە خڕەوە بۆ ئەو کرێچیە کە نەدای کرێچێتی وئیلا هەزارەها خەڵکی کرێچیە ئەو مستحقترە لە ڕێگاوبانەکانکەوە دەریکی لە کرێچێتی ئەمەی لە پشتمەوە دەیبینن بەشێکە لەو داهاتە زەبەلاح و زۆر و زەبەندەیی کە لە ژێر کەرکووکایە هاوڵاتیە کەرکووکیەکان و کوردانی کەرکووک دەڵێن ئەوە نەبۆتە هۆی سوود بۆ کەرکووک و خزمەت گوزاری بۆ کەرکووک بەڵکو و زیانیشی پێگەیان دوین لەبەرەوەی دووکەڵی ئەماگرە بۆ ئێمەیە و خزمەتەکەی بۆ شوێنانی دیکەیە یاخود نەیانتوانیوە بەرژەوەندی کەرکووکیەکان
لە ئەو نەوتەوە ئەو پترۆڵی کە لە ژێر خاکیانە بپارێزن بۆیە گرنگە هەر کەرکووکیەک کە بەرەو هەڵبژاردنە ڕۆین بیر لەوە بکاتەوە ئەم جارە کە دەنگ بە هەر کەسێک دەدا ڕابردوو بخوێنێتەوە و بە ئومێدەوە بۆ داهاتووی بڕوانێت ئەو کەسانەی سزا بدا کە لە ڕابردوویە هۆکار بوون بۆ زیانگەیاندن بە کەرکووک هۆکار بوون بۆ دزینی سەروەت و سامانی کەرکووک ئاواتەخوازین کەرکووک هەمیشە بە کوردستانی بمێنێتەوە و ڕۆژێک لە ڕۆژان ئەو داهاتە زەبەلاحی کەرکووک ببینین کە خزمەتی خەڵکی کەرکووک و شاری کەرکووکی پێکرێت بەنامەیەم جارم پێشکەش کردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.